بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله، أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. لدرجة زنجير باسكامان لمقدمي شرح كتاب خلق وأفعال العباد لنسينكاني إمام بخاري وكو مقدميك جيشتين بباسي هرقرنجي مسألة تأويل لروانجي متكلمين باسمان کرد کە لە ڕوانگەی متەکەلمین عملیەیەک هەیە کە ئەوان پێی دەڵێن تەئویل، و لە پێناسەکەی دیار بوو کە لە سێ بەش یان لە سێ ڕوکن پێک هاتبوو: ظاهری کەلامەکەی و ئەو دەلیل و قەرائینەی کەوایان لێ دەکاتە کە ئەو ظاهری کەلامە وەرنەگرن و معنایەکی نوێ کە بۆ کەلامەکە دەکەنەوە. دیارە لە محاضرەی پێشوودا ئاماژەیەکمان کرد بە مەسئلەی دەلیل و قەرائین و کەم هاتین بۆ ئەو معنایەی کە متەکەلمین لە باتای یعنی لە جێی معنای ظاهری کەلامدا دایدەنێن، و ئەویش بابەتی معنایەکی مەرجوح بوو کە بۆ نمونە لە مەسئلەی علووان نمونەیەکمان هێناوە کە ئەوان کاتێک کە ئینکاری علوویان کرد ناچار بوون ئەو کاتە هەر کامیان ڕێگەیە بگرنە بەر. هەندێکیان وتیان کەواتە ناچارین بڵێن ئەڵڵا تەعالا لە هەموو شوێنێکدایە، و هەندێکیان هاتن گوتیان نەخێر، ئینکاری ئەوە دەکەین کە ئەڵڵا تەعالا لە هەموو شوێنێکدایە، بەڵکە نە ئەڵێن لە داخلی عالەمە نە لە خارجی عالەمە، و کەوتنە ناو ئەم تەناقوضاتەوە. ئاماژەمان بە هەندێک لە تەناقوضاتی کەلامی کرد کە لە محاضرەی پێشوودا بە شێوازێکی زۆر کورت باس کرا، و ئاماژەمان بەوە کرد کە ئەو دەلائیل و قەرائینەی کە متەکەلمین پیان وایە ئەدلەی عەقلین و قەرائینێکی قەطعین، لە ڕاستیدا تەوەهوماتن، خیاڵاتن و مەحەلی نزاع و خلافێکی زۆری تێدایە. یعنی حتا مەسئلەی جسم، پێناسەی جسم، ئەوەی کە زۆر جار دەڵێن تەجسیم، تەماشەیەکی ئیمام ئەبولحەسەنی ئەشعەری لە مەقالاتەکە کە باسی متەکەلمین دەکات لەوێدا باس لەوە دەکات کە متەکەلمین سەبارەت بە پێناسەی تەجسیم چۆن تووشی خلاف هاتوون. دەڵێ اختلف المتكلمون في الجسم ما هو على 12 مقالة. دەڵێ متەکەلمین سەبارەت بەوەی کە جسم چییە و پێناسەی جسم چییە 12 مقالەیان هەیە، 12 قەولیان هەیە. یعنی تەماشا بکە سەبارەت بە مەسئلەی جسم ئەوە نییە کە بڵێن وەڵامە ئیتیفاقێکی تەواویان هەیە و ئەزانن مەبەست لە جسم چییە، و کاتێک دەڵێن تەجسیم مەبەستێکی دیاری کراویان هەیە، و یا کاتێک دەڵێن ئەمە بەڵگەیە لەسەر جسم بوون، ئەوە لەسەر جسم بوون یەک پێناسە و یەک معنای تایبەتیان هەیە. تەماشەیەکێڵێ 12 دانە مەقالە لەم بارەوە هەیە، کەواتە تۆ ئەمە حسێب کە تەنها و تەنها لە وشەیەکی وەکو جسم ئەو هەندە هەموو خلافە هەبێت، تا بگا بە قەواعیدێکە لەسەر ئەساسی جسم دانراوە دەبێت چەندە خلاف بوونی هەبێت. جا لە محاضرەی پێشوودا زۆر بە کورتی ئاماژەمان بەو خلافانە کرد، بەو تەناقوضاتە کرد کە لە ناو قەواعیدی کەلامیە هەیە، و باسمان لەوە کرد کە ئەو قەواعیدی کەلامیە کە ئەوان دەستی پێوەگرن بەڕاستی بەڕاهینێکی قەطعینین، بەڵکو تەوەهوماتێکن کە زۆرێکیان دش بە هەندێکی تریانە و لە شوێنێکدا قبوڵی ئەکەن و لە شوێنێکی تردا ڕەفزی دەکەنەوە و لە شوێنێکی تردا پیان وایە بورهانێکی قەطعیە و لە شوێنێکی تردا پیان وایە مغالەتەیە. جا باسێکی ئەوەمان کرد و هاتینە سەری ئەوەی کە معنایەکی نوێ کە دروست دەکەن بۆ ئەم بابەتە، هەندێک معنان کەوە ڕاستی هەندێکیان زۆر نامعقولن. یعنی تۆ سەیری ئەوەکەی کە کاتێک ئەمانە باس لە عەقڵ دەکەن و دەڵێن ئێمە دەبێ معنایەکی عەقلی و معنایەکی قەطعی بکەینەوە بەم نوسوسانەکە لەگەڵ عەقڵدا بخوات، چاوەڕێی ئەوە دەکرێت کە بەڵێ معنایەکە ئەوان دەیکەن و معنایەکی محکەم، معنایەکی عەقلی تر، معنایەکی ڕێک و پێکتر بێن. بەڵام سوبحان الله تەماشەکەین ئەوان بە پێچەوانەوە کاتێک ئینکاری علوویان کرد تەماشەیەکی تووشی تەناقوزاتێکی تر بوون. هەندێکیان ناچار بوون بڵێن خوای گەورە لە هەموو شوێنێکدایە، هەندێکیان ناچار بوون بڵێن لا خارج العالم ولا داخله، نە لە داخلی عالەمە نە لە خارجی عالەمە، وتیان ئەمە عەقیدەی صحیحە. جا لێرەدا ئەهلی سونە لە یەکێک لەو ئیلزاماتی کە باسی ئەکەن باس لەوە دەکەن باسە ئەم عەقیدەیە کە ئێوە باسی ئەکەن، ئەم معنایەکە ئێوە باسی دەکەن، ئەمەی کە ئێوە پێتان وایە عەقیدەیەکی تەواوە و خاوێنە و تەنزیهی باری تەعالایە لە تەجسیم و تەشبیه، بۆ پێغەمبەران باسی ئەم شتانە نەکردووە. چۆن دەکرێت ئێوە باسی ئەم شتانەتان کردبێت و بە حەقی بزانن و ئەم حەق و حەقیقەتەی کە ئێوە باسیەکەن بۆ نمونە لە مەسئلەی علوودا باسی ئەوە بکەین کە بەڵێ ئەڵڵا تەعالا نە لە داخلی عالەمە نە لە خارجی عالەمە. کوا ئەم عەقیدە؟
ئایا پێغەمبەران باسی کردووە، ئایا خولەفا باسییان کردووە، ئایا ئائیمە باسییان عەقیدەیان نەکردووە کە ئێوە ئێناوتانە. ئەمە وەکو ئیلزامێکە ئەهلی سونەت باسییان کردووە بۆ لە مقابلەیەکیەوە لە مقابڵی متەکەلمینەوە تا بەشک و ئەوان بگەڕێنەوە بە هەڵەی خۆیاندا بێنەوە و بگەڕێنەوە لەو عەقیدە هەڵەیە کە تێدا بوون. بەڵام سوبحان الله ئەگەر ئینسان هەڵەیەکی کرد و سوور بوو لەسەر هەڵەکەی خۆی و ئامادە نەبوو کە یعنی دان بە هەڵەکەی خۆی دابنێت، تەماشەیەکەی زۆر جار کە ئیلزام دەکرێت بە شتانێک ناچار دەبێت هەنگاوانێکی تر بنێت و لە حەق زۆرتر لابدات. هەندەجار لادانەکە گچکەیە، بەڵام هەنگاو بە هەنگاو کە دەڕاتە پێشەوە تەماشەیەکەی گەورەتر و گەورەتر ئەبێتەوە و لادانەکە دوورتر دەکەوێتەوە. بۆ نمونە تەماشەی ئەم پرسیارە ئەکەین کە متەکەلمین چۆن لە وەڵامی ئەم پرسیارە ئەدەن و ئەم پرسیارێکی حەقە زۆرێ لە زانایان کردوێتیان لە منازڕەکانیانە. بۆ نمونە شێخ ابن قودامەی مەقدسی کاتێکە منازرە دەکات لەگەڵ ئەشاعیرە سەبارەت بە مەسئلەی قورئان و مەسئلەی کەلامی نەفسی، لەوێدا مخاطب بە ئەشاعیرە دەڵێ: فليت شعري أيزعمون أن النبي صلى الله عليه وسلم ترك بيان هذا الأمر قصدا لإضلال أمته وإغوائهم. ئەڵێ خۆزگایە بمزانێ ئایا ئەوان وا گومانەکەن کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەم بابەتەی باس نەکردووە بەو ئامانجە و بەو مەبەستەی کە ویستویەتی ئومەتەکەی گومڕاکات، یان ئەوەی کە غافڵ بووە لێی لە حاڵێتێکە وأن أستاذهم قصد لما غفل عنه النبي صلى الله عليه وسلم وخلفاؤه وسادة من صحابته وتابعيهم وأئمة من بعدهم، فبين الصواب وأتم التبليغ الرسالة وقصد لما لا يعلمه الله تعالى وخفي عن رسوله صلى الله عليه وسلم وأمته. دەڵێ ئایا دەگونجێت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەمەی واز لێ هێ ناوێت بۆچی؟ بۆ ئەوەی کە خەڵکەکەی ئومەتەکەی گومڕابێت لە حاڵەتێکدا باوەڕمان وابێ کە ئوستازەکەی ئەوان مامۆستاکەی ئەوان کە مەبەستی پێ ئەبول حەسەنی ئەشعەریە، دەڵێ ئەو هاتبێت چی کردبێت؟ ئەو هاتبێت ئەو شتێک کە پێغەمبەر لێ غافڵ بووە و هەروەها خولەفا لێ غافڵ بوون و پیاوە گەورانی سەحابە لێ غافڵ بوونە و هەروەها تابعین لێ غافڵ بوونە و باسییان نەکردووە و ئەئیمەی پاش ئەوانیش باسییان نەکردووە. وڵا ئەم کەسە هاتبێت یعنی مەبەستی ئەبول حەسەنی ئەشعەری هاتبێت چی کردووە؟ فبين الصواب، بۆی ڕوونکردنەوە کە سەوابەکە ئەمەیە، حەقەکە ئەمەیە. اینجا چی کردووە؟ وأتم التبليغ الرسالة، وەڕیسالەتەکەی بە تەواتی گەهاندبێ بە شوێنی خۆی و ئیکمالی کردووە و ئیتمامی کردووە. وقصد لما لا يعلمه الله تعالى، و ئەو شتێک کە خوای گەورە لە قورئانەکەیدا باسی نەکردووە ئەو هەنگاوی بۆ ناوە بۆ ئەوەی کە ڕوونی بکاتەوە، و هەروەها ئەو شتێک کە لە پێغەمبەرەکە شاراوە بۆ پێغەمبەر باسی نەکردووە. هەر کەس ڕازی بێ بە قسەیەکی ئاوەهانە، ابن قودامە دەفەرمێ ئەو کەسە شایانی ئەوە نیە قسەی لەگەڵا بکرێت. معقولە بڵێن وڵا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی نەکردووە و لێ غافڵ بووە و لە قورئاندا باس نەکراوە، بەڵام بۆ نمونە ئیمام ئەبول حەسەنی ئەشعەری پێکاوێتی و حەقی پێکاوە کاتێک باسی کەلامی نەفسی ئەکات. بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی ئەم بیدعەیە نەکردووە، باسی ئەم شتەی بۆ نەکردوون، بۆ ڕوونی نەکردووەتەوە کە مەبەست لە قورئانێک کە مەخلوق نییە، کەلامێکی نەفسیە، نەک ئەو قورئانێک ئێمە بە قورئانی دەزانین و لە حروف پێکاتووە. بابەتێکی دوور و درێژەکە ئینشاءالله گەیشتین پێ باسی یەکەین، بەڵام مەبەستەکەم لێرەدا ئەوەیە کە لێرەدا ئاوا مخاطبیمان قەرار داد. اینجا لە دوای ئەمە دەڵێ لو قدرنا أنه صاغ للنبي صلى الله عليه وسلم السكوت عن البيان القرآن فكيف صاغ له إيهام أمته. ئەڵێ باش ئەگەر واشمان دانا بەڵێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جایزە بۆی کە سکوتی کردووە لەو بارۆ، جایزە و بە هەر بیانویەک بووە ئەو بابەتەی باس نەکردووە. ئەی باشە کە باسی نەکردووە بۆ وشانێکی ئیستیعمال کردووە کە ئەو وشانە خلافی ئەو شتانن کە ئێوە ئێڵێن. تەوەهومێک لای ئێمە دروست دەکات، گومانێک لای ئێمە دروست دەکات کە پێچەوانەی ئەو شتەیە کە ئێوەی دەڵێن، پێچەوانەی حەقە، ئێوە دەڵێن ئەوە حەقە، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەلام شتانێکی بە ئێمە وتووە کە خلافی ئەوەیە کە ئێوە باسی ئەکەن. بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باشە ئەوە سکوت قەینا بڵێن با سکوتی بکردە، بەڵام بۆ تەماشاکە سکوتی نەکردووە، شتانێکیشی وتووە بە پێچەوانەی ئەو شتێک کە ئێوە دەڵێن. ئێوە پێ دەڵێن ئەو شتانە زەواهرێکی چین؟ زەواهرێکی تەشبیهین، زەواهرێکن تەوەهومی تەشبیه دروستەکە. بۆ دەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وا بکات.
اینجا دەڵێ ئایا مەبەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەوە بووە لیضل ئومەتەه تاکە ئومەتەکەی گومڕا بکات ووایان لێ بکا ويعتقد غير الحق وایان لێ بکا کە عەقیدەیەکی ناحەق بەوەربگرن ويصير حشوية المجسمين كما يعتقد فينا خصومنا ووایان لێ بکاتە ئەو خەڵکە بوون بە کەسێکی ئەهلی تەجسیم وەکو چۆن خصومی ئێمە ئەشاعرە مەبەسیەتی چۆن خصومی ئێمە ئەشاعرە سەبارەت بە ئێمە وا بیرەکەنەوە یعنی لێرە ئیبن قودامی مەقدسی دەڵێ ئەشاعرە باوەڕیان وایە کە ئێمە ئەهلی تەجسیمین حەشوی ئەڵێ باشە مادامێکە ئاوایە حەق وایە کە ئەمان دەڵێن بۆ دەبێ پێغەمبەرێک قسەیەکی وا بکە کە ئێمە بکەین بە شوێنی قسەکانی ئەو ووامان لێ بێتەوە بین بە ئەهلی تەجسیم لو كان ذلك لكان النبي صلى الله عليه وسلم هو المضل لأمته ئەگەر وابێ ئەو کاتە ئەوە پێغەمبەر بووە کە ئومەتەکەی گومڕا کردووە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بۆ دەبێ قسانێکی وا بکە ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام مەسئلەی وجاء ڕەبوکەی بۆ مانا نەکردوونێتەوە نەیگوتوە ئەمە ممتەنعە بە نسبەتی الله تعالى ومەجیء بۆ الله تعالى ممتەنعە ئەمەی بۆ ڕوون نەکردنەوە سکوتی کردووە لەم بارۆ ئەی بۆ هاتوو باسی نزولی کردووە حەداقل باسی نزولەکەی نەکردەیە لایکە ئەمە مەبەستەکەی شێخ ئیبن قودامی مەقدسیە لێرە باسییان دەکات دەڵێ جا ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئاوا دابنین کەواتە دەبێ بڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بووەتە هۆکار کە خەڵکێک ببن بە ئەهلی تەجسیم چون هەم سکوتی کردووە و هیچ بڵێن سکوتی حەقەکەی باس نەکردووە بەڵکو شانێکیشی ئیستعمال کردووە کە ئەو شانە خلافی حەق بوون تەوەهومێکی دروست کردووە بە قۆڵیەوە کە ئەو تەوەهومێکی تەشبیهیە کەواتە دەبێ بڵێن ئەو کاتە پێغەمبەری خوا خەڵکی بەرەو ئاگرمان کردووە و بۆتە هۆکار و مانعێک لە گەیشتن بە حەق و حەقیقەت جا ئینشاءڵڵا پێم خۆشە لێرەدا بچین سەیری وەڵامی متەکەلمین کەین بزانین متەکەلمین چۆن وەڵامی ئەم پرسیارە حەقە ئەدانەوە ئەمە ئیلزامێکی حەقە بزانین متەکەلمین چی ئەڵێن لەم بارەوە و چۆن وەڵامی ئەم پرسیارە حەقە ئەدانەوە غەزالی دەڵێ چی لە کتێبەکەیە دەڵێ فەئین قیلە ئەگەر پرسیارمان لێ بکرێ فلما لم يكشف الغطاء عن المراد بإطلاق اللفظ الإله ولم يقل إنه موجود ليس بجسم ولا جوهر ولا عرض ولا هو داخل العالم ولا خارجه ولا متصلة ولا منفصلة ولا هو في مكان ولا هو في جهة بل الجهات كلها خالية عنه ئەڵێ ئەگەر پرسیارمان لێ بکرێ بۆ پەردەلا نەبراوە بۆ بەڕوونی باس نەکراوە لەسەر مەسئلەی ئیلاه سیفەتەکانی ئیلاهمان بۆ ڕوون نەکراوەتەوە نەوتراوە کە ئیلاه موجودێکە کە جسم نییە جەوهەر نییە عەرەض نییە نە لە داخلی عالەمە نە لە خارجی عالەمە نە متصلە نە منفەسیلە نە لە مەکانێکدایە نە لە جیهەتێکدایە بەڵکو هەر جیهەتێک کە تۆ ئاماژەی پێ بکەی الله تعالى لەو جیهەتەدا نییە و خاڵیە لەوە دەڵێ فهذا هو الحق عند القوم ما قسەیەکی حەقە والإفصاح عنه كذلك ودربرينيشي هروا يعني دربريني أم حقانا حقك دبا باز بكريانا أم حقيقتانا بو باس نكراون لحالتك دا كما أفصح عنه المتكلمون ممكنون هرچوني متكلمون توانيوتان بصراحة أمشتانا بلين أو متكلمين أمقصانا كان بو شارع نلا قرآن ونلا سنة پیغمبر خو عليه السلام أمشتانا باس نكراو أو بصراحة باس نكراو لحالتك يا مدى زانين لم يكن في عبارته صلى الله عليه وسلم قصور ولا في رغبته في كشفه الحق فطور ولا في معرفته نقصان الله لحالتك يا مدى زاني پیغمبري خوا عليه الصلاة والسلام لدربريني وشكان دا ولدربريني مفاهيم دا هيج كمكوريكي نبوه ولا درخصني حق دا هيج كم ترخميكي نبوه ولا معرفة ناسينيش دا هیچ نقصانيكي نبو بڵێن پێغمبەری خوا عليه السلام نەیزانی و ئەم شتانە یان نەیتوانی و ئەم شانە دەربڕێت یعنی خۆی دەڵێ ئەم پرسیارەمان لێ دەکرێت غەزالی بۆ ئەم قسانەی کە متەکەلمین دەیکەن ئەم عەقیدەی کە متەکەلمین دەیکەن دەڵێن خوای گەورە نە لە دەروی عالەمە نە لە خارجی عالەمە بۆ هەرچۆنی متەکەلمین هاتن و بۆ هەموو عالەمیان باس کرد و وتیان ئەمە حەقیقەتەکەی بۆ لە قورئان و سنەتە ئەمە نەهاتووە حاڵتەکە پێغمبەری خوا عليه السلام دەیتوانی و قسانە بکە ئەگەر حەق بێت وەڵامەکەی چییە ئەڵێ قلنا وەڵامی ئەمە ئەوەیە لو ذكره لنفر الناس عن قبوله ولبادروا بالإنكار ئەڵێ ئەگەر پێغمبەری خوا عليه الصلاة والسلام ئەم قسەیە بکردوە هەموو ئەو خەڵکە چیانە کرد ئامادە نەبوون کە ئەو شتە قبولکەن و ئینکاری ئەم بابەتیانە ئەکرد
وقالوا هذا عين المحال ووقعوا في التعطيل. ئەڵێ ئەیانوتەوە کاتە کاکە ئەمە ئێوە باسیەکەن محاڵە ئەگەر وجودێک هەبێت نە لە داخلی عالەمی بێ و نە لە خارجی عالەمیش بێ یعنی وجودی نییە ئەمە محالێک ئێوە باسیەکەن ووقعوا في التعطيل ئەڵێ اینجا دەکەوتنە ئینکارکردنەوە ولا خير في مبالغة في تنزيه ينتج التعطيل في حق الكافة إلا الأقلين. وهيج خيرك لمبالغة كردن لتنزيه باري تعالى و پاکدانانی باری تعالى لتجسيم و تشبيهه كبيبيته هوكاري تعطيل بو همو خلقه بو زوربي خلقه كان مگر كمي بي هيج خيرك تيدانيه اما كي أولاد اما غزالي أولاد سكي هو يك اگر پیغمبر خو عليه الصلاه والسلام ام شتي باز بكرد باید ام عقيده باز كرد خلق قبول يعني يكرد و ما دام خلق انكار عند كردو زوريني خلق پشتي انت يكر كواته ام تنزيها ام عقيده باكه خيرك تيدانيه بوچن زوربي خلق او كاته دبن بكافر إن جاد له وقد بعث رسول الله صلى الله عليه وسلم داعيا للخلق إلى سعادة الآخرة رحمة للعالمين. إن جاد له خواهي قوري بيغمبري كروانا كردوا ودعوة خلق بويك رحمة للعالمين بيه. إن جا كيف ينطق بما فيه هلاك الأكثرين أي چون بيغمبري خوا عليه الصلاة والسلام قصيك دكا كهلاك أكثريتي تدابيت قاعدة دبي بعقل يوري عقل خلق قصي كردبيت بانا حقيش بيت بيجوري عقل خلق قصي كردو بو اويك زانيويتي اگر حقكي درب بريد او خلق اكثريتي خلق بشتي تدكت وبيغمبر خو عليه الصلاه والسلام مش رحمه للعالمين كواتم ما دام رحمه للعالمين بيد دبي شتيك بلد كخلق بشتي تنكت زور بي خلق بشتي تنكت تماشاك ولا ما كيتيا ولا ما كي يكم شد اوي او ما انت دغينك اوان دان بودا دنين كاو عقيده اوان باسيكن بيغمبر خو عليه الصلاه والسلام باسي نكردو اميك دوهم الين او عقيده كايما باسي اكين زوريني خلق يعني حتى الصحابي بيغمبر خو عليه الصلاه والسلام كاتب بيغمبر باسي بكرده امادن بن قبول كان يعني حتى اصحابي بيغمبر خو عليه الصلاه والسلام امادن بن عقيده قبول كان اشتكي زور خطرناك اعترافك زور قورشه بلام اما الزامك لسريان كاتي ولامي او الزام ادن ناسار بن ام قصانه بك ان زادلي باشا عندك دلين اي باشا اگر باس نكردني ام بابته مترسي او بيت خلقك انكار كان اي بوها توفى في استعماله الالفاظ الموهومه خوف التشبيه باشا لاستعمال كردني الفاظك كتوهمي تشبيه دروسكات اوش خوفي تجسيم وتشبيه لوديتن بود بي پیغمبر خو عليه السلام الفاظك بكار هنا بيت عبارتانك بكار هنا بيت ك او الفاظ شي ما تيغن توهمي تشبيه ما بدروسكات وهمي تشبيه ما بدروسكات ظاهرك واي ككاتي جوبرين بقولي ان تشبيه وتجسيم بود بي پیغمبر خو عليه السلام قسيكي اوبكات علي ليره دو فرقيه كم يعني ويدله جوازية كم ضليل مسألة أويك أم بابته إن ذلك يدعو إلى تعطيل في الحق الأكثرين ألي أم عقيدة تنزيهية أم عقيدة فاكة كمتكلمين باسية كان أجر بيغمبر إخوة باسي بكرة أو أكثرية كافر دبو بلام أم ألفاظي كبيغمبر بكاري هنا وتنها هندك كم توشي تشبيها بنتيدا هندك كم توشي تشبيها بوي بيغمبر إخوة عليه السلام ضلي أواي كردو تماشيكي أمش إلزامك زور خطرناك يعني تقولي بيغمبر خو عليه الصلاه والسلام او تشبيهاتي بلى يعني اعترافك كليره او هيك بلى بيغمبر خو عليه الصلاه والسلام الفاظك بكار هنا او الفاظ تشبيه دروس كردو وخلقانك البهوي او احاديث رسول الله او اياتنا توشي تشيبون توشي تشبيه بون انجا بليسي بلي بيغمبر خو عليه الصلاه والسلام سكوتي نكردو بلكو بيتوانك سكوتي شي نكردو عقيدتك وتوك عقيدتك خلاف عقيدتك تنزيه بو اما زور ما ترسي داره يعني تو بلي بيغمبر خو عليه الصلاه والسلام شتاكاني برون نكردينتوا بون من قال القران هاتوا وجاء ربك بيغمبر هاتوا بل اشتوانيه مجيء بو الله تعالى مستحيله ين كاتي دلي وكلم الله موسى تكليما بيغمبر خو صلى الله عليه وسلم هاتوا بو خلق رونا بكاتوا اقدار من خواق سناكات واتي ابن خواق صوتي هي يقساكات نا واتي نقل بيغمبر خو عليه الصلاه والسلام مشتاني برون نكردينتوا بلکو هیچ کروشی رونی نکردواتو بلکو به پیشوانو هاتو وکو چون بلی ایشکی خرابتر کردوا العیاذ بالله يعني بقول اوان بلين وكو الزامك لسر اوان
هاتووە هەندێک شتانی تری باس کردەوەکو بۆ نمونە دەڵێ ينزل ربنا لەوێ باسی نزولەکات یا تەماشەیەکات فينادي ربنا بصوت لەوێ ئیسباتی سەوتەکە ئەڵڵا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نەکە ئەوەی نەکرد بە قەوڵی ئەوان گۆمەکەی قوڵتر کرد. اینجا دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بۆی وایە کردووە کە زانیەتی کەمتر کەسێک تووشی ئەو بابەتەوە کە ئەمەش بەڕاستی قسێکی ناحەقە تەوجیهێکی ناحەقە لایکەم وەکو ئیبن قودامە وتی با سکوتی بکردە ئەگەر تەفسیری ئاەتەکانیشی بۆ نەکردنەوە ئەگەر بۆیکی ڕوون نەکردینەوە کە ئەو ئاەتانە کە ظاهریان تەشبیهە بە قەوڵی ئەوانەی بۆ ڕوون نەکردنەوە لایکەم خۆی شتێکی تری نەگوتووە کە وەزعەکەی بە قەوڵی ئەوان زۆرتر بەرەو تەشبیه و تەجسیم بات. اینجا غەزالی جیاوازی دووهەمیش باسەکات و دەڵێ جیاوازی دووهەمیش ئەوەیە کە علاجی وهمی تەشبیه أسهل من علاج التعطيل ئاسانترە بۆ إذ يكفي أن يقال مع هذه الظواهر ليس كمثله شيء. ئەڵێ مەسئلەی تەشبیه ئەگەر کابرا لەگەڵ ئەم ئاەتانەی کە باسی تەشبیهی تێدا تەنها بڵێ هیچ شتێک وەکو خوای گەورە نییە و هیچ جسمێک وەکو ئەڵڵا تەعالا نییە ئەو کاتە ئەگەر باوەڕیشی بەم زەواهرە هەبێت ئەو کاتە ئاسانە هەر ئەوەندەی بەسە هەر ئەوەندەی کافی ئەم کەسە قسە بکات ئیتر لە تەشبیه دەرچووە بە قەوڵێک. بەڵام دەڵێ ئەمما ئەو عەقیدەیە ئەمما إثبات موجود في الاعتقاد على ما ذكرناه ئەمما ئیسباتی مەوجودێک لەسەر ئەو شتێک کە باسمان کرد کە بڵێ نە لە داخلی عالەم و نە لە خارجی عالەمە و نە لە جەوهەرە و نەعەڕەضە ئەڵێ ئەمە چییە؟ ئەمە مبالغەیەکە لە تنزیه باری تەعالا کە بەل لا يقبله واحد من ألف لە هەزار کەس یەک نەفەر ئامادەنی قبولی بکات. يعني سبحان الله لە هەزار کەس یەک نەفەر ئامادەنی ئەو عەقیدە قبول بکات. کەواتە ئێمە چاوەڕێمان دەکرد ئەوان گوتیان ئەو عەقیدەیە ناخوا لەگەڵ بەراهینی قەتعی عەقلیە چاوەڕێ ئەومان دەکرد کە مەفهومێک و معنایەک و تەویلێکی وامان بۆ بکەن و عەقیدەیەکی وامان بۆ بکەن زۆر قەتعی و مەنتەقی بێت کە خەڵک قبولی بکات. بەڵام ئەو دەڵێ ئەم عەقیدەیە کە متەکەلیمین باسیەکەن و کە پێیان وایە تەنزیهی باری تەعالایە ئەڵێ لە هەزار کەس یەک نەفەریش قبولی ناکات عەقیدەی. يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەگەر ئەم قسانەی بکردوە خەڵک قبولی نەکرد. يعني تو ئەگەر بەم قسەی ئەمە بێت يعني لە ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئەگەر وایش دابنین لە هەزار کەسیان یەک نەفەریان ئەم عەقیدەی نەبوو. ئەو عەقیدەیە ئەگەر ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام نەیان بووە و پێغەمبەر لێی سکوتی کردووە بێدەنگ بووە بۆ متەکەلیمون هاتن باسییان کرد بۆ هاتن ئەو قسانە کرد. تەماشەیەکە لێرە دەڵێ غەزالی دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەگەر ئەو قسەیە بکردە ئەو کاتە منافاتی هەبوو لەگەڵ چیا ڕەحمەتەن للعالەمینە بۆ چون زۆربەی خەڵک بە هیلاکەتدا دەچوون. خوای گەورە لە قورئانە دەفەرمێ إنه الحق من ربك ولكن أكثر الناس لا يؤمنون. ئەڵێ ئەو قورئانە حەقە بەڵام ئەکسەریەتی خەڵک ئیمانی پێ ناهێنن. کەواتە ئەگەر بە قسەکەی غەزالی بێت و تەوجیهەکەی غەزالی بێت نابێ بڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام و ئەو قورئانە ڕەحمەت بووە. دەڵێ دەبێتە هۆکاری زۆربەی خەڵک ئیمان ناهێنن. دەلێرەش پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەیتوانی حەقەکە باس بکات با زۆربەی خەڵکیش ئیمانێن. خوای گەورە هەر دەفەرمێ زۆربەی خەڵک ئیمان بۆ قورئانە ناهێنن. کەواتە ئەم تەویلاتەوە ئەم تەوجیهاتە بەڕاستی زۆر خەتەرناک. وامان لێ کاتە ئێمە ئەصحابی پێغەمبەر متهم بکەین وامان لێ کە ئێمە متهم بکەین بە ئەوەی کە عەقیدەیەکی تەجسیمیان بووە. بۆ نمونە هەر لە بدایەتەوە لە غەزالی باسمان کرد کە غەزالی دەڵێ ئیمامی ئەحمەد بە حوکمی ئەوەی کە شارەزایی لە کەلامان نەبووە ئیمعانی نەبووە تەخەسوسی نەبووە وردبین نەبووە لە مەسئلەی کەلامدا باوەڕی بە مەسئلەی جیهە بووە یعنی باوەڕی بە عولو بووە. ئەمە دەزانین حتا ئیمام ئەبول حەسەنی ئەشعەریش هەر باوەڕی بە مەسئلەی عولوی ئەڵڵا تەعالا بووە. بەڵام تەماشەیەکەی ئەمان دەڵێن ئەگەر ئەم عەقیدە تەنزیهیە باز بکەین تەماشەیەکەی لە هەزار کەس تەنانەت نەفەرێکیش قبولی ناکات. جا بۆیە دەڵێن کەوابوو پێغەمبەران مەعزورن باسییان نەکردووە. و تازە هەنگاوێکی تریش ئەنێ غەزالی لە کتێبی میزانی عەمەلا دەڵێ ئەگەر هات و کەسێک هات کەسێکی تورکی یان هندی ئەو ڕەجول بەلید یا کەسێکی نەزان و ئەحمەق هات پرسیاری لێکرد سەبارەت مەسەلەی دین سەبارەت بە مەسەلەی ئەڵڵا تەعالا وزانی کە لو ذكر أن الله تعالى ليس داخل العالم ولا خارجه
زانی کە ئەگەر پێی بڵێ کە الله تعالى نە لە ناو عالەمە و نە لە خارجی عالەمە ئەو کاتە ئەو کاورە چی ئەکە ئەن ينكر وجود الله تعالى یەکسەر الله تعالى ئینکار ئەکات وتكذيبي أكاد الله لم حالتا فينبغي أن يقرر عنده أن الله تعالى على العرش أو كات دبي بوك سبلي كبلا الله تعالى لسري عرشويه يعني بكيبلي بكسيك الله وكس تركيا هندية إنسانك نزان وأحمقة يعني أم عقيدة شاياني كسانك آوهان تمام شابك أم عقيدة كعقيدة أصحابي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بو کە پێغەمبەر باسی کردووە و ئەوانیش دانی پێدا دەڵێن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەمەی گوتووە بەڵام نەیوتووە لەیسە داخل العالم ولا خارجه و زانیوێتی ئەگەر ئەمە بڵێ خەڵک ئیمانی پێ ناهێنن ئەڵێ ئەم عەقیدەیە عەقیدەی چییە؟ عەقیدەیە کە دەبێ بوترێ بۆ کەسێکی نەزان یعنی غەزالی لێرە تەجویزی دەکات دەگەڵ پێی وایە ئەمە شێوازی پێغەمبەران بووە ئەگەر کەسێک زانیت نازانێت ئەو عەقیدە پاک و تەنزیهیە نازانێت ونازانك الله تعالى لا ليس داخل العالم ولا خارجه ضل أو كاتبة تقيب كات حقيقتك بشاريتوا وحقيقتك واسنك بلكو بيتشوانك يبلد وإيش عقيدتك تجسيمية إيش أويك بلي الله تعالى لسر عرش أو بيانو يما عقيدتك تجسيمة هرشيوني هرشتك إنكار ما إثباتي مكان ما بيكر أو عندلين هو جسمه تو شون تبدي عليه كردو لأنه هو جسمه تا كواتا ليردا هنگاوية كبرو كيو دروات غزالي برو ايه دروا كبلك اصلا پیغمبران بانقص دوايان كردوا هل لبدايتي قسكانو چيان دقود لبدايتي قسكان او بو كبيغمبران اگر ام قسانا كردوا يعني فرموده هاتوا يعني او آيات هاتوا نا اما بستي اما نبوا مرادي ظاهرة كينية بلام ليرا كم برو اوي دروا كنا اصلا پیغمبران بانقص ام قسانا كردوا مرادي ام ظاهرة بو چون مخاطبة كان وايوي لحالة شرائطك أبوه كبيوز بو أقصان بكن وأما زور فرقي هي لبدايتك وكوابي شانا دنا أصلا كلامه مثلا يد دقون جب معنى قدرة بي يا مجاز يا أمانة نعصم بابتك دلي جواز لمسألة بيشترى قرتانو ظاهري كلام مرادني ليه أصلا كم برا أودر أصلا ظاهري كلامك بأنقذ دان دراوة بيقوم الإخوة عليه الصلاة بأنقذ تويتيك خواهي قورا لسروي عرشوية أم فهمي لا إما دروس كردوه بوچون أجر حقيقتك يبوتا خلق إنكاري عندك كرد كواتت هذا قابا شونك غزالي لشونك تدى لمناظريك كديكات لرسائلك إذا هاتو دلي أم اعتقادك أشعريك متأخرين أشاعر البد قال إن الله ليس داخل العالم ولا خارجه قال أم عقيدة هذه الاعتقاد سر الربوبية قال أما نهيني پروردگاره وإفشاؤه بين الناس كفر وبلاو بيكرني ناو خلقها كفرة ها برو چه اتجاه يقدرون برو او اتجاه دورن خلافي قرآن والسنة تنكردوا أيوة قرآن والسنة چيانو تو قرآن والسنة بشوازكي تشبيهي هاتونا تبيشوا ايوه نابي بشوازكي تنزيهي برونا بيشوا ايوه نابي حقيقة كان باسكن بو خلقه بلكو دبي تقيبك تا او ئاستەی کە دەڵێ باسکردنی ئەم شتانە ناو خەڵکە کوفرە جا من جارێک بەبێکی لە برادرانم باسکردتون کاکە ئەگەر ئامادە نیت فتوای ئێمە قبولکەی وەرە فتوای غەزالی قبولکەکەڵ غەزالی دەڵێ ئەو عەقیدەیە کە عەقایدی عەشاعرە باسەکات و لە تەویلاتی ئەشاعرە بۆ مەسئلەی محەبە بۆ مەسئلەی علووی الله تعالی لە دوای دەڵێ باسکردنی ئەمانە ئەمە کوفرە ناو خەڵکە نابێ باسی بکەین دەڵێ ئەمە سڕی ڕوبوبیەتە نهێنیە نابێ باس بکرێت جا خالێکی ترکە لێرە بۆمان دەرەکەوێت ئەوەیە کە بەڕاستی ئەمەی کە دەڵێن زۆرینەی ئوممەی ئیسلامی بۆ نمونە ئەشاعرن ئەمەش قسێکی ڕاست نییە ئەوەتە بە ئێعترافی غەزالی ئەڵێ ئەم عەقیدەیە ئەگەر باز بکرێ لە هەزار کەس لە مسڵمانان یەک کەس ئامادە نییە وەری بکرێت حتا لە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وسەلام ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وسەلام بۆی ئەم قسانەی نەکردووە چون زانیوێتی ئەگەر بیڵێت خەڵک ئامادە نین قبوڵی بکەن کەواتە پێغەمبەر ئەم حەقایقە نەوتووە وأصحابي لسر فكرة نبونا وقاضي عياض بصراحة أمي بازدكا كأصحابي في غمر إخوة عليه الصلاة أو فكرة تجسيم يعني تدابو بلان في غمر إخوة عليه الصلاة إقراري لسر كردو زانيوتي أو خلقا ناتوان بجنبهم عقيدة تنزيهية بوي وازيلي هنا يعني أوان بيانوايا متكلمين بيانوايا أوان باشتل في غمر إخوة عليه الصلاة والسلام وباشتل أصحابي في غمر إخوة عليه الصلاة والسلام بو چون بيانوايا هم توانيوتي اشتكى باسكن حقيقتك باسكن هم باشتل أصحابي في غمر إخوة عليه الصلاة والسلام تيه قيشتون زانيتان حقيقتك كامية
بەڵام ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام ئەو حەقیقەتیانە بۆ دەرنەکەوتووە. و ئەمە تەنها بابەتی غەزالی نییە بڵێن وا ئەڵێ بەڕاستی حتا تەماشەکەین فەخری ڕازیش دان بە واقعیەتا دەنێت و دەڵێ ئەم عەقیدەیە کە باسمان کرد فمن سمع من العوام في أول الأمر إثبات موجود ليس بجسم ولا متحيز ولا مشار إليه ظن أن هذا عدم محسين. ألي أم عقيدة أجر هاتو عوام قبول عن كرد وبلين كاكا موجود يكيا كنجسم نلشوني كنأتواني إشارتي بيه بكين بلين لفلان لا نكا ألي أجر عوامان دانا أو كاتا خلق عوام بيانو أما عدم يكي تواو إن جاء كونتي فوقع في التعطيل أكون ناو تعطيل إنكاري الله تعالى يعني أوان بيانو الله تعالى آوايا أجر كسيك هاتو إنكاري أما يكر أو إنكاري الله تعالى يكردو كواتا دلنتي فكان الأصلح كواتا أصلح أولا برجوان دي خلقه أو باشترى كتيب كات بيغمبر أن يخاطب بألفاظ دالة على بعض ما يناسب مما تخيلوه وتوهموه. سبحان الله الله باشتر لبرجوان دي خلقه كبيغمبر إخوة عليه الصلاة والسلام يان قرآن كتيب بكرد ألفاظك بكار بهنا كمناسب بيت ريك بيتوا يكتر بكريتوا لقلسي على لقل أو توهم خيالاتك أوان هيتان ويكون مخلوطا بما يدل على الحق الصريح وتيكل بهندي حقائقي صريح يشبه يعني قرآن دلت هاتوا يعني بيغمر إخوة عليه الصلاة والسلام هاتوا تي كردوا لسر أساسي توهم وتخيلات أوان قصي كردوا وشكاني بشوازك بكار هنا لقل عقيدة أوان ريك بيتوا يعني أو شانك بكار هاتوا كبيغمر إخوة عليه الصلاة والسلام لوصف الله تعالى بكاري هنا لقرآن هاتوا عليه لسر أو أساسه بوا كزانيتي أقر بوشواز قصبكات خلق إيماني بيناهن كواتا أصلح أويا حتى ما شابك أصلح أمل برجواندية كواتا بيغمبر بأنقصد انقصاني كردوا كواتا ليرا معنى تأويل أصلا نامين يتوا تأويل أويا كتو معنى ظاهرية كي بلا مراد نبوا إن جابي معناه كي لي بكتو ليرا دولينا أصلا بيغمبر إخوة عليه الصلاة ما بستي أما بوا بأنقصد واي كردوا زانيتي أقروانا كاتخل إيماني بيناينا بويا غزالي دولي أصلا باس كردني ورون كردنوي عقيدة صحيحة كوبلي كاكا نا دبي تأويل بكريته وعقيدة صحيحة كامل قال النبي لنا خلقها باس لي وكفر دولي لنا خلقها نبي وشتانا باس بكريت أما اللي رايش تماشيك فخر الرازي دوليسي دولي يناسب مما تخيلوه وتوهموه الفازكي بكار هنا وشارع كلقوه أوشتاني كأوان باورين بيه وتخيل لخيالي أوانا سقام جيربو وقماني أوانا شارع لسر أوان قصي كردو بيغمر إخوة عليه الصلاة والسلام لسر قصي أوان ولا سر بيروكي أوان قصي كردو بيشتر أما جمعا بقولك رازي كر فخر رازي لتفسيري وآياتك كده فرمي أأمنتم من في السماء ليه دلي سي دلي إيكي لتفسير كاني أويك دلي دقونجي خواهي قوري ليرا لسر عقيدة مشتكان وتوتي مشتكان باوران وابوك خواهي قوري لأسمان إيش أوي خواهي قوريش أوي بدوتا ليرا شو قصيدة كان بلام ليرا دلي أما أصلحه بصراحة دلي أما أصلحها يعني أصلا مقصدك أما بوا كواتب بيويز أصلا بالتأويل كردناك وأما هنقاويك برو رويشتن برو فلاسفة كفلاسفة إن شاء الله باسي أنا كين تماشيكي نموني لقولي أواني جينو رون أبيتو بومان كأمانة شون هنقاو بهنقاو برو أراستي أرون يكلو أنا كحزكم ليرا باسي بكم ابن سينا يا بقولي خلق إيران أبو علي سينا أبو علي سينا لكتاب أضحوية باس لودك دلي وأما الشرع فيعلم أنه فيه قانون واحد أليس بارد بمسألة شرع قانونك واحد مانه قانون واحد كيشتيا أويك الشرع خطاب للجمهور ألي شرع كهاتوا أدبيات شرع مخاطبي كي بو جمهوري خلقاته بو عامي خلقاته كوات أوي بلين الله تعالى لا داخل العالم ولا خارجه أو ناكري لا يمكن إلقاؤها إلى جمهور ناكري أنقصب عامي خلق بكريت بويا شرع نهاتو انقصان بكان شرع مخاطبة كي الله عوامي خلقه عامي خلقه كواتب بويا أم حقيقتي باس نكردو بوچون أجر وابي اتفقوا على أن الإيمان المدعو إليه إيمان بالمعدوم الله خلق جمهور اتفاقا هي لسر أوي كإيمانك خلقي بوبان بكريت لسرم أساسك بودري الله يك موجود يك هي كان نلا دروي عالمه نلا خارجي عالمه الله كمان معدومة يعني نيو توا
بۆیە نەهاتووە ئەم شتێ بڵێت شارع. تەماشا بکە دەڵێ قانونێکی واحدمان هەیە لێرە بەسراحەت. شارع چییە؟ لەسەر ئەدەبیات لەسەر زمانی عامەی خەڵک قسەی کردووە. خەڵکەکە باوەڕیان چۆن بووە لەسەر ئەساسی ئەوان قسەی کردووە. ولهذا ورد التوحيد تشبيها كله. دەڵێ بۆیە دەبینین کە مەسئلەی تەوحید لە قورئان و سنەتە بەچی هاتووە؟ هەمووی بە شێوازێکی تشبیهی هاتووە. هەمووی ئاەتەکان و فەرمودەکان کە باسی الله تعالی دەکەن، کە صفەتەکانی الله تعالی باسەکەن، هەمووی بەچی هاتووە؟ هەمووی تشبیهی تێدا. ولم يرد في القرآن إشارة إلى هذا الأمر الأهم شيء، ولا أتى بصريح ما يحتاج إليه من توحيد بيانا مفصلا، بل أتى بعضه على سبيل التشبيه في الظاهر، وبعضه تنزيها عاما جدا ولا تخصيص ولا تفسير له. الله تماشاكين لقرآن شاهيج إشاريك بم أمر قرنق نهاتوا أمر قرنق كامية أو تنزيهي كوان باسيكم بلن الله تعالى لا داخل عالمنا لا خارج عالم، جسمني عرضني جوهرني أو شتانيك أوان باسيكن الله بهيج شوازي لقرآن مشتان نهاتوا أو إيك هاتوا لقرآن لمسألة دله هندك عصا خوي تشبيه لظاهرك، وهندك شي كهاتوا بشوازك عام باسي تنزيه الله تعالى يقولون نا تخصيصك تداية نا تفسيرك تداية. كواتا لير دا منهجك بتواتر نكاتو ابن سينا وكو فلسفيك منصوبة أمي إسلامية تنورينك يقول لك نكاكا أصلا شارع بأنقصتو أي كدوة ما بسي أويك بشوازك بدويت عامي خلق تيبكن با حقيش نبيت چون زانيتي أقر حقك باسكا خلق قبولي ناكا بويا دليا همو توحيد كلا قرآن هاتو همو چيه تشبيه هوي تشبيه. إذا لكتابي نجاتا دلي چي دلي باسي شوازي پیغمبران دكا دلي دعوتي پیغمبران دبي چون بيد بل نابي پیغمبران خلق مشغول كان بم تنزيهه وكمتكلمي باسيكن. إذا اشتكي كده دلي ولا يصح بحال أن يظهر أن عنده حقيقة يكتمها. على نابي پیغمبران بشوازكي چاوسو كود كان كوادر كويبو أو خلق كبالي آن حقيقتي كان لا يبالان باسي ناكن بو خلق. تماشا بك؟ نابي پیغمبران دلي آواب كان أو چي حقيقة كان شاردوتو أو دلين بله حقيقة باس نكردو بلام نابي پیغمبر بشوازكي چاوسو كود كان كبالي أوي كباسا كان بوتان حقيقتني حقيقت شتيك لا منو باسي ناكن بوتان نا بلكوشي بل لا يجب أن يرخص في التعريض بشيء من ذلك حتى بكنايش نابي بشوازي بدويت كأو مفهوم بقيني كبالا حقيقتك لا يولو بابتو باسي نكردوبان، بل يجب عليه أن يعرفهم جلالة الله وعظمته برموز وأمثلة من الأشياء التي عندهم عظيمة وجليلة. دلي بلكو واجب لسر بيغمبران كناسيني الله تعالى وقوري الله تعالى بشي بهندك رموز بهندك مثال نمونه بينه مثالك بينه رموزك باسكن بو اويك بوشواز يعني بشوازك تشبيهي بشوازك تجسيمي لبرچاي خلقات توهمك تشبيهك تخيلك يعني لا دروس كان بلي الله تعالى اوا قوري اكينا امانه دور الحقيقه ويضل بيغمران اوان كدو اما واجبي سرشانيان بو واجبي سرشانيان چي بو لقل عوامي خلقا وبدوينك وخلقتي دغا وخلق شلون تيدغان خلقات تيدغان كبهندك نمونه كبيهني توبان اجينا حقيقتك وايا الله تعالى بون علوي الله تعالى حقيقتك وايا الله تعالى لسرع شوني عصن الله تعالى لهي جهه يكون الله تعالى لنا عالما نلدر عالما بمعنايه علي ما حقيقتك بلان پیغمبران اما باس نكردو بلكو بپیچوانه كان باس كردو چون خلق اگر وا باس بكرت خلق اماده نبون قبولي كان وكو چون تماشا ما كر غزاليش داني بواقعتنا وليرش تماشا كين ابو علي سينا دان با ام واقعته دانيت انجا ديت ابو علي سينا لكتابه كيدا دلي هندك دين دلن كاكو اياتانا اما بيويستكات تاويل ام بوبين هند جار مجازه هندك اوا تاويل ام بوبكينوا دلنا كاكا بيويسناكا همو شرع بشوازك هاتوك مخاطبك عوامي خلق بو يعني ما بس ام باشتاني كباس كراون لقران والسنه بو عوام باس كراون كما دام بو عوام باس كراون بانقص وا باس كراون كواتي بيانو هنا وبوي كأما مجاز وأما ليرة دشي علي أما ناخوات جاني مونيك دينيتو دلي باش أقر دابنين لهندي شونا دا قنجد بلين كاك أما مجازة بلان براسي لهندي شونا هيج عربيك هيج عقلك قبولنا كاك أما ليرة دا مجاز بكارهاتو بون مناو آيات دينيتو كخواي قرد فرمي هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي ربك أو يأتي بعض آيات ربك
لێرەدا تەماشەکەین ئەم نمونە ئەڵێ باشە على التسمية المذكورة وما يجري مجراها ئەڵێ تەماشەیەکی خوای گەورە لەم ئاەتەدا زۆر بە سەریح ناوەکانی هێناوەتەوە باسی مەلایکە دەکا ئیتیانی مەلایکە اینجا باسی ئیتیانی خۆی دەکا اینجا باسی ئیتیانی بەعضێ لە ئاەتەکانی دەکا ئەڵێ لەم حاڵەتە فليس يذهب الأوهام فيه البتة إلى أن العبارة مستعارة أو مجاز ئەڵێ هیچ مەجالێکمان بۆ نایڵێتەوە بڵێن وڵا ئەمە باسی ئیستیعارەیە لێرە یان باسی مەجازە لێرە هاتووە زۆر بە سەریحی بابەتەکەی باس کردووە بۆ چون دەڵێ ناوەکانی زۆر بە ڕوونی باس کردووە لێرەدا ئیتیانەکانی باس کردووە و تۆ مەجالێکی پێنادا بۆ ئەوەی کە تۆ بڵێ ئیتیانی یەکەم و دووهەم دەزانین مانای چیە بەڵام ئیتیامی ناوەند کە باسی ئیتیانی ئەڵڵا تەعالا و هاتنی ئەڵڵا تەعالا دەکا بڵێن وڵا ئەو مانایەکی کەی هەیە اینجا چۆن مانای دەکەیتەوە ئەڵێ ئیتیانی ئەڵڵا تەعالا یعنی ئیتیانی مەلایکەکان و فریشتەکانی مەئمورەکانی ئەڵڵا تەعالا دەیخۆ ئەوە لە پێشەوە باس کراوە ئەڵێ نا مەبەستم پێ ئەتیانی عذاب و ئەمە ئەوامری ئەڵڵا تەعالا دەڵێ خۆ لە دوا باس کرا دەڵێ ئەو یەتیە بعض ئاياتی ڕەبێک دەچێتە ئەوەی هیچ مەجالێکت بۆ نایڵێتەوە دەڵێ زۆر سەریحە کەواتە دەڵێ ئەمە هیچ مەجالێک بۆ نادا بڵێن وڵا ئەمە لێرەدا مەجازە اینجا دەڵێت وأما الأخبار والتشبيه أو دلي ما آية كان بالنسبة فربودكاني دلي فأكثر من أن تحصى زور ترن لوي كبجميرين يعني بيوا أو ده زورن آية فرموداني كمجالي أو أنت دنيا كتباسي أو كي كبلي من مجاز بلكو هم صريحا بقولي آن لسر مسألة تشبيه بلام دليت متكلمين زور ترن فرمودانا قبولنا كانوا رد يدانو بلام لير ده باسي مجاز كان إن جاء دليت تماشيهم خطوة كان كخطوة كي زور خطرناك كابن سينا دوائي هنقاوي كدينيت و دركايك كلدواي تأويل ذكريتوا عليه وإذا كان الأمر في التوحيد هكذا فكيف فيما هو بعده من الأمور الاعتقادية عليه ما دامك لمسألة توحيد كجرين تريشتا وزعك وهايا وزعك سيا بيغمبر حقيقتك باس نكردو شارع حقيقتك باس نكردو بلكو ببيچوانا باسي كردو عليه ما دام لتوحيدك كجرين ترين بابتا وهاينيا فكيف فيما هو بعده من الأمور الاعتقادية أي سبارد بابتاني اعتقادي تر دبي وزعك شون بيت ليرة دايا كم هنقاو دنيا بوشي عليه وكذلك يجب أن يقرر المعاد على وجه يتصورون الكيفية عليه هل سر بس كديت سر مسألة معاديش هل سر فكري قصدك دلي كواتم معاديش بجوري لقرآن والسنة باس كراوة زندوبونوي إنسان كانش بجوري لقرآن والسنة باس كراوة كخلق تصوري بكا كيفيتك دي بلي چي ابن سينا دي بلي او يكل قرآن باز ذكرك اما زندو دبينو لقبرا دين درو جسم كان همو زندو دبنو انجا دسنا بهشتو دخون ولا لزتكاني بهشت تامو چيجي بفن اوانا همو تصوراتك حقيقة نية وقت للتوحيد حقيقتك شاراوتوا باس نكراو بشوازي باس كراو كخلق عقيده هبو تخيلك وتوهمك يان بو خلق دروس كردو كواتبو مسألة معادي شوية آلي ردايك ابن سينا إنكاري شي أكاد إنكاري مسألة معادي جسماني أكاد طلع معادي جسماني محتمل نية أو إنسانانا جاء جسمكان ينزيدو بتوا بله دليل باسي بهشتو جهنم هي بلان بو روح نك بو جسم أي شي لو آياتانا أكيد أي أبو علي سيناي فلاسفة كإنكاري أم بابة دكان دلين أم آياتانا شهر وكو آياتكاني أسماء وصفات ومسألة أسماء وصفات زور غيبي ترى وزور مترسيدار ترى يقول مسألة أسماء وصفات شي تانكر وتان أو خواي گەورە یان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لێرە حقیقەتەکەی باس نەکردووە بەڵکو بە پێچەوانەی باس کردووە بۆ چونوتان بۆ لە بۆنەی جمهوری خەڵکەوە عەوامی خەڵک تێناگەن بۆی ئەوە باس کراوە کەواتە ئێمەش حەقمانە لێرەدا بڵین بۆ ئەم مەسئلەش ئاوایە بۆ مەسئلەی معادی جسمانیش هەروایە ڕاستە لە قورئانە بەسراحەت دەڵێ ئێوە لە قەبرا دێنە دەرەوە ئەم جسمانە دێنە دەرەوە لە قەورا ئینجا دەستنە بەهەشتۆ دەخۆنەوە خواردنەوەی تێدایە و تام و چێژی نکاحی تێدایە و هەموو ئەو شتانە باسەکە بەڵام ئەمە تەنها تەوەهومە ئەمە هەمووی تەخەیولە هەرچوونە لە مەسەلەی ئەسما و سیفاتە دەڵێ وابوو لێرە شەر ئاوای تەماشەکەی لێرە بەرەوکی ڕۆیشتن لە بیدایەت و متەکەلیمین باسی ئەویان دەکرد کە بەڵێ ئەمە زاهرێکی هەیە ئەم زاهرە مرادی پێغەمبەر نەبووە مەبەستی پێغەمبەر نەبووە مرادی ئەڵڵا تەعالا نەبووە بەڵگەمان چێ هەندێک بەڵگەی عەقڵیان دەهێنەوە بە قەوڵی خۆیان دواتر هاتوونتیان معنایەکی تری بۆکەینەوە ئەنجا کەم هاتن بۆ یەکەوتیان ئەسڵن ئەو معنا زاهریە مەبەستی پێغەمبەران بووە
گەیشتم بەو ئاستێکی وەکو غەزالی بڵێ ئەسڵ نابێ لە بینی خەڵکە باسی تەویلات بکەینەوە بۆ خەڵکە بڵێن لێرەدا تەماشایەکی ئیبن سینا عەلەیهی ئەسڵ لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلام واجبە کە بەو شێوازە بدوێت و نابێت تەنها حتا بە ئیشارەت و بە تەعریض و بە کینایەش جۆرێک بدوێت کە ئەنەما حەقیقەتێکی لا هەیە و باسی نەکردووە بۆ ئەڵێ چونکە قورئان خیتابێکە بۆ عەوام هاتووە یعنی ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەو عەقیدە گرتوویەتیان عەقیدەیەکی عەوامانە و عەقیدەیەک بووە کە بەڕاستی حق نەبووە بەڵام ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلام حەقەکەی باس کردە خەڵق قبوڵیان نەئەکرد بەداخەوە کە تەویل هات و ئاوا دەستی پێکرد و لە ئەسما و صفات و دەستی پێکرد دواتر تەماشایەکی کەم بەرەو مەعادی جسمانی ڕۆیشتن حتى ئەوانەی کە تەماشای ئەەکەین بۆ نمونە ئیمامی غەزالی لە تەهافت الفەلاسفە لەوێ تەکفیری فەلاسفە دەکات لەسەر ئەوەی کە ئینکاری مەعادی جسمانی ئەەکەن لە وەڵامەکەی حتا هەندێک لە زانایان دەڵێن باشە ئێمە لەکوێ بزانین غەزالی خۆی باوەڕی بەم بابەتە نییە خۆ غەزالی خۆی لە شوێنێکا دەڵێ کوفرە باسی حەقیقەتی واقعیەتی ئەو شتانە بکەین ناو خەڵکە دەگونجێ لێرە تەقیە کرد بێت هەرچۆنێ لەوێ وتی دەبێت تەقیە بکەین و بڵێن خوای گەورە لەسەر عەرشە بۆ هەندێک کەس بڵێن لە تەهافت الفەلاسفەیشە مادامێت دەگونجێ بۆ خەڵک ڕوون کاتەوە بۆ عەوامی خەڵک ڕوون کاتەوە لەوێچە هاتووە وتوێتی وەڵا ئەمە فەلاسفە کە دەڵێن معادی جسمانی نییە و معادی ڕۆحانی بوونی هەیە ئەمە کوفرە دەگونجێ خۆش ئەسن باوەڕی بە من نەبێت ئەمەی لەسەر ئەساسی عەقیدەی کەوتووە لەسەر ئەساسی عەقیدەی عەوام بووتووە هەندێک کەس وا بۆ ئیمامی غەزالی دەڵێن ئەن حتا خۆشی باوەڕنەوە گومانە بۆ چون کابرا خۆی بردۆتە ژێر پرسیارەوە دەڵێ حەقیقەتەکان دەبێت شاراوە بن ئەوەی کە لە قورئان و سونەتا هاتووە دەڵێ زەواهرێکن تەوەهوماتێکن بۆ عەوام هاتووە و باسکردنی هەندێکیشان وەکو چۆن باسم کرد غەزالی دەڵێ ئێمە سڕ ڕوبوبیە دەبێت بشارێنەوە جا تەماشایەکەین مادامێ لە مەسئلەی تەوحیدا واقۆما تەماشایەکی هەنگاوێکی تر فەلاسفە هاتنە پێشوتیان باشە مادامێ لە مەسئلەی ئەسما و صفەتە ئێمە مەجالی ئەوەمان هەبێت بڵێن ئەمە تەوەهوم و خیاڵاتێکە لە قورئان و سونەتە هاتووە چون خەڵک ئاوا صالح بووە بۆ عەقیدەی خەڵک بۆ نەتوانی لە مەسئلەی قیامەتی شەهروا بڵێ خۆ ئەو ئەدلە عەقلیانەی کە ئەی سەلمێنێت معادی جسمانی بوونیانیە زۆر بەقووەترن لەو ئەدلانەی کە متەکەلمین دەهێنەوە بۆ ئینکاری صفاتی ئەڵڵا تەعالە ورن بە مقارنەی بکەین دەڵێ بۆ ئێوە هەیە لەوێدا تەویل بکەنەوە بۆچی بۆ ئێمە نەبێت هەرچەند کە دەڵێن لێرەدا ئەسڵ معنای تەویل بێمانا دەبێت لێرە دەڵێن ئەسڵ ظاهری مورا کەلامەکە لێرە مەبەست بووە بۆ چون دەڵێن جمهوری خەڵک ئاوای تێگەیشتۆ ناچار بوون بە زمانی خەڵک قسە بکەن جا هەندێکی تر هەنگاوێک لەمە زیاتر دەڵێن ئەسڵ حتا پێغەمبەرانیش نەیانزانیوە بەڵێ پێغەمبەرانم شتانیانە دەڕڕی ئەو هاینە بەڵام خۆیشان نەیانزانی و حەقیقەتەکە شتێکی کەیە بۆ نمونە تەماشایەکە لە نمونەی قسەکانە سروش کە باسی وحی پێغەمبەرایەتی دەکات دەڵێ پێغەمبەر کە درەختێکی بینیوە ناو ئاگراوەی زانیوە حەقیقەتە باسی کردووە لە قورئانەکەیدا ڕؤیایەکە بینیوێتی اینجا وەکو حەقیقەت ئەوەندە ڕوون بووە خەونەکەی پێی وا بۆ حەقیقەت بۆ باسی کردو ئەگەنە ئەوە دەڵێ ڕؤیایەکە پێغەمبەر بینیوێت کە ئەنەما پێغەمبەرانیش نەیانزانی ئەوە حەقیقەت نییە ئەمان هاتنوتیان ئەمە حەقیقەت نییە بەڵام لێرە تەماشایەکەی تا ئێرە ئەوەندە هاتوون تا ئێرە یعنی فەلاسفەی ئێرە ئەوەی کە باسمان کرد متەکەلیمین وەکو غەزالی وەکو ڕازی وەکو ئیبن سینا تا ئێرە ئەوە نەهاتون بڵێن وڵا پێغەمبەریش نەیانزانیوە دەڵێن پێغەمبەران زانیوێتیان خوان حەقیقەتەکە چییە بەڵام چونکە خەڵک تێنەگەیشتووە لە قسەی ئەوان ناچار بوون بە قسەیەک باسکەن بە شێوازێک بدوێن کە ئەو شێوازە حەق نەبێت و حەقیقەتەکە لە خەڵکە بشارنەوە دواتر باڵتنیەکان هاتن گوتیان باشە مادامی ئێمە لەو مەسئلە ئاوا تەماشکەین مەسئلەی صفاتی ئەڵڵا تەعالە کە ئەوەندە غەیبیە لە مەسئلەی مەعادە کە ئەوەندە غەیبیە زۆر ئاسانترە لە مەسئلەی ئەحکامیشە هەروە بڵێن ئەو ئەحکامانەی کە لە قورئانە هاتووە ظاهر و باتنێکیان هەیە ئەوەی کە دەڵێ وەئەقیموا الصەلا نوێژ بکەن ئەو نوێژەی کە ئێمە دەیکەین بە تەکبیراتێ دەست پێکرێت و بە تەحیاتێک کۆتایی پێێت و ڕکوع و سوجودێکی تێدایە ئەوە بۆ عەوامی خەڵکە خطابەکە ئەگینا حەقیقەتەکەی ئەمە نییە بۆ نمونە هاتنیان حەقیقەتی سەلات یعنی دروستکردنی پەیوەندی نێوانی خۆت و شێخەکەت حەقیقەتی ڕۆژوو یعنی شاردنەوەی ئەو سڕانەی کە لە نێوانی خۆت و شێخەکەتدا هەیە حەج یعنی دڵبەستن و
چون بۆ لای شێخەکەت ینی ئەنواعی شتیان دروست کرد هاتن ئەویان درو حتا لەم سەردەمەی خۆمانە هاتن دواتر کەسانێک کرابوون وتیان کاکە بابێن ئەسن بۆ حدودیش هەروایە حدودەکان تەویل بکەینەوە کە خوای گەورە دەفەرمێ دەستی دز ببڕن معنای نیە دەستی دز ببڕن یعنی ئیشێ بکەن کە بێتە هۆکاری ئەوەی کە دز ئیتر دزی نەکات بەم معنای قەتعی دەستی دز بکرێت دەیە بەو شێوازە دەرگە کرایەوە بۆ تەویلات و بۆ ئینحرافات و جا هەر فرقەیەکی منحرف هەوڵیدا بە بیانووی تەویلەوە دەرکای کردو بۆ خۆی معتەزیلە هاتوونتیان ئەگەر ئایەتەکە هەیە خەلەقت بیەدەی خوای گەورە دەفەرمێ بە دوو دەستی خۆم ئینسانم خەڵق کردووە وتیان لێرە بیەدەی یعنی بنیعمەتەین بە دوو نیعمەتەکەم بە هۆکاری دوو نیعمەتەکەم یان ئەشاعرە هاتوونتیان لێرەدا مەبەستی یەک قودرەتە دواتر هەندێک لە شیعوتیان ئەگەر بڵێن قودرەت دێ قودرەت خۆ یەکدانێ ئەی مەبەستی لە هێز و قودرەت چیە لێرە وتیان مەبەست پێی محەممەد و عەلیە و دەرکە کرایەوە بۆ ئەنواعی تەویلات و ئینحرافات لەکوێوە لەم بابەتە خەتەرناکەی تەویلەوە کە بەڕاستی دەرکەیەکی کردەوە تا ئێستا ئاسەواری دیارە و تا ئێستا بووەتە هۆکاری ئەوەی کە مسلمانان ڕۆژ بە ڕۆژ تەفریق و ئینحرافاتیان زۆرتر تێدا بێت جا ئەگەر خەڵک ئەو جۆرەی کە لە قورئان و سنەتە هایەتووە باوەڕیان پێ بوایەوە و دەستیان بە ئینحرافات نەدایەوە و وازیان دەوە بهێنایە و باوەڕیان وا بوو ئەوەی کە لە قورئانە هاتووە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام عەینی حەقیقەتەوە الله تعالى خلافی حقیقەتی باس نەکردووە پێغەمبەری خوا خلافی حقیقەتی باس نەکردووە ئەو کات باوەڕیان بەوانە هەبووە وەکو حەق و حقیقەت ئەو کاتە تووشی ئەو هەموو تەویلاتی فاسدە نەبوون تووشی ئەو هەموو تەفرەق و اختلافە نەبوون کە ئەمڕۆ شتا ئێستا مسلمانان پێوە گیرودەن جا ئەوەی کە باسمان کرد سەبارەت بە مەسئلەی تەویل تەماشاکەی ئەگەر چی لە بیدایەتەکەی نیەتەکە نیەتێکی باش بوو متكلمين بيانوا بو أو قواعدك حق راسا وأو قواعد دتوان بكاري بين بو إثبات الله تعالى وبو هوي أو دتوان ردي ملحد كان بدانو وداتر أو صراعاتنا أمتي إسلامي وبو بهوكاري أويك جرأة بن بخويانك ردي نصوص كان بنو بكم ببيولا سن نصوص كان بيانوا بو أجر أو أدلانا رد بكريتو أو كاتا ناكري إثبات الله تعالى بكريت بۆیە هاتنە ئەو مەدانەوە وەک هەنگاو بە هەنگاو ئیلزاماتێکیان توش بوو و بەداخەوە ناچار بوون ئیلزاماتەکان قبولکەن و کە ئێمە لەگەڵ ئیلزاماتەکانی ئەوانە هاتی نەخوار و تەماشەمان کرد گەیشتن بە چ ئاستێک بەڵام لە ئەخیری عمرە تەماشەیەکەین زۆر لە متەکەلمین پەشیمان بوونەوە لەو عەقیدەیە کە تێدا بوون وەزانیان ئەو عەقیدەیە کە لەسەری بوون بەڕاستی حەق نەبوو کاتێ تەماشایان کرد ئەو هەموو تەناقوضەی تێدایە وازیان لێهێنا بۆ نمونە تەماشەیەکی ئیمامی جوەینی کە یەکەم جار باسی مەسئلەی تەویل دەکات دوای ماوەیەک تەماشەیەکی لە مەسئلەی تەویل وازێنێ بەرەو مەسئلەی تەفویڵ دێت و لە ئەخیری عمریا کاتێک کە وەفات دەکات تەماشەیەکین لەسەر مەرگدا بە خەڵک دەڵێت ئەی خەڵکینە أشهدوا علي إني قد رجعت عن كل مقالة قلتها أخالف فيها ما قال السلف الصالح دەڵێ ئەی خەڵکینە شایەتیم لەسەر بن کە لە هەر وشەیەکە وتومە کە مخالفەی سەلەفی صالح بۆ ئەو من لێ پەشیمانم يعني تماشا بكن سلفي صالح تيوتو اگر هر شتێکم زانی بێت و خلافی عقیدەی ئەوان بێ ئەوە من لێ پەشیمانم وإني أموت على ما تموت عليه عجائز نيسابور ومن دەمەوێ بمرم لەسەر ئەو عقیدەیە کە پیرەژنەکانی نەیشابوور لەسەری مردوون سبحان الله پێشتر پیان وابوو ئەوە عقیدەی عوامە ئێستا لێرەدا شانازی ئەکا بمرێ لەسەر عقیدەیەکی عوامترین عوام پیرەژنەکانێکە هیچ نازانە پێشتر پیان وابوو خەڵکێک عوامە و عقیدەیەکە هەیەی عقیدەیەکی تەنزیهی نیە بەڵکو عقیدەیەکی تەجسیمی و تەشبیهیە ئەو عقیدە کە عوام هەیەیان و اینجا بیانویان دەهێنەوە بۆ خەڵکی کە و خەڵکە نەزانن و پێغەمبەران بۆیە بۆ شێوازە قسەیان کرد چون ناتوانانی و حقیقەتەکان قبولکەن بەڵام لێرەدا دەڵێتی وإني أموت على ما تموت عليه عجائز نيسابور شاید من کە من دەمرم لەسەر هەر ئەو عقیدەیە کە پیرەژنەکانی نەیشابوور لەسەری وفاتیان کردووە بۆیە غەزالیش دەڵێ قسەیەکی مەشهوری هەیە دەڵێ ئەکسەر الناس شەکا عند الموت أصحاب الكلام دەڵێ ئەوانەی کە لەسەر مەرگە زۆرترین شک و گومانیان هەیە کێن ئەوانەی کە ئەهلی کەلام ئەمە کەسێک ئەیڵێ غەزالیەک دەیڵێ کە خۆی لەناو ئەو بابەتەدا کوڵاوە ئاگای لە مەسئلەکە هەیە ئەزانێت چیە واقعیەتەکە ئەمانە گەیشتن بەم حەقیقەتانە داواکارم لە خوای گەورە لەسەر ئیمانێکی سەلیم و لەسەر عەقیدەیەکی صەحیح و لەسەر ئەو فەهمەی کە سەلەفی ساڵحی لەسەر بووە ئێمەش بمرێنێت و لە گوناهی هەموو مسلمانانیش خۆش بێت و لە هەموو ئەو زانایانەی کە بەنیەتی خێر هاتوونەتە ناو ئەم بابەتە و پێیان وابووە ئەمە خێری مسلمانانی واتیە و پێیان وابووە ئەمە
بۆ مسلمانان باشترەوە ئەمە دیفاع لە عەقیدەی مسلمانان دەکات لەسەر نیەتیان بکە وەخوا لە تاوانی هەموویان خۆش بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.